ئەنزیم و هۆرمۆن لە چیا یەکەگرنە و لە چیشا جیاوازن، هەردووکیان پرۆتینن، هەردووکیشیان لە ئامینۆ ئەسید پێک دێن. ئەنزیم هاوکاری لاشە ئەکات لە هەرسکردنی خواردن و تێکشکاندنی خواردنە ئاڵۆزەکان بۆ یەکەی بچووکتر و سادەتر بۆ ئەوەی کە لەژ بتوانێت ئیسفادەیان لێ بکات. هۆرمۆنیش پێکهاتەیەکی پرۆتینە کەوا لە لاشە ئەکات بە شێوەیەکی هارمۆنی، بە شێوەیەکی منسەجیم و جوان هەموو لاشە ئیدارە ئەکات و تەنسیق لە بینی بەشەکانی لاشەیە ئەکات و ئەمە مێسجی ناو لاشەیە. چۆن کەسێک کە پۆستە چییە ئەچێ مێسجە با بۆ کۆمەڵی خەڵک. هۆرمۆن وانە، هۆرمۆن ئەینێرێ بۆ هەمووی، ئەنووسێ سند تو ئۆڵ، بەڵام کامەی ئیسفادەی لێ ئەکا ئەمەیان جێی پرسیارە. ئەو بەشانەی کە ئەم مێسجی بۆ ئەنێرێ ئەو بەشانن کە خۆی ئەیەوێت، لەوێش ئیستیقبال هەیە، ناچێت لە سندوقی بەریدەکەیە بۆی دابنێ، نەخێر، دەست بەدەست ئەیداتی ئەڵێ تۆ لەسەرەوە ئەمر پێکراوە ئەبێ ئەم فەرمانە جێبەجێ بکەیت، ئەویش ئەڵێ ئەسەمع وەتاعە بەسەر چاو جێبەجێیەکەی. ئەم هۆرمۆنە کۆدی هەیە، نووسینی هەیە، ئایا جفرەیەکیان هەیە لە بینی یەکاتی ئەگەن ئەی بۆ ئێمە تی ناگین، بۆ ئێمە ئەمە نابینین، بۆ ئێمە هەستی پێ ناکەین، بۆ ئێمە لە ڕێی فەحس و مختەبەرەوە نەبێ، ڕێژی ئەمانشمان بۆ دیاری ناکرێ. چۆن ئێمە کیتمان هەیە لە دەرەوە لە مختەبەرە، ئەوانیش بۆ خۆیان کیتی خۆیان و ڕیسەپشنی خۆیان و ئیستیقبالی خۆیان و نێرەر و وەرگری خۆیان هەیە. هۆرمۆنات خۆشەویستەکانم بەس ناوی هۆرمۆنە. من و تۆ هەروە بە سادەیی و بە ساکاری بیری لێ ئەەکەینەوە وڵا فڵان هۆرمۆن دەرەکا، وڵا تیەزێش دەرەکا، وڵا تارۆکسین دەرەکا، وڵا نەخێر. باوکی من ئەمانە تەنها ناون، ئەمانە ناوێکن خۆمان و باپیرانمان لێمان ناون بەبێ ئەوەی کە مەغزاکەیمان زانی بێ هەتا ئێستش، هەتا قیامەتیش تۆ بە دوای ئەوەیە بێت سەڕی ئەم شتانە کەشفکە، بێ بزانێنی هێنی ئەمانە چین، ئەمانە چی پێکاتون.